سانتەری ڕۆشنبیری کەرکووک و فیلمسازان بە دروشمی با کەرکووکین بە جوانترین شار یەکەم فستیڤاڵی فیلمی مۆبایلی کەرکووک بەڕێوەچێ. بۆ قسەکردنی زیاتر لەسەر فێستیڤالەکە بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز سەرکەوت تارۆ سەرپەرشتیاری یەکەم فێستیڤاڵی فیلمی مۆبایلی کەرکووکم لەگەڵایە. مامۆستا سەرکەوت سوپاس بۆ ئامادەبوونت بەخێربێ. خۆشحاڵ بۆم سپاسەکەم کورسات ماڵی خۆمە. بەدڵنیایی وایە دووبارە بەخێربێ. مامۆستا با من لە سەرەتا لەو ماشێتە دەست پێ بکەم، ماشێتێکی جوانە. بەڵێ با کەرکووک بکەین بە جوانترین شار. خۆی جوانە و جوانتریش بکرێ. کەرکووک ساڵانی هەفتاکان و پێش هەفتاکان وەکو من ئەم بیست نازانم تر زۆر دڵنیان نیم ئەیان زۆر جاریان و تایان بوو بە جوانترین شار بە پاکترین شار لەسەر ئاستی عێراق. بەڵێ لەبەرەوەی جوانە و دڵنیام ئێوەش جوانتریەکەن بەهۆی ئەم فێستیڤاڵە کەلتوری هونەریانە کە بەردەوام بە شاری پارێزگای کەرکووک جێی خۆشحاڵی ئیشێکی زۆر زۆر باشەکە دەستخۆشی لیەکەم. بەڵێ مامۆستا سەرکەوت با من لەوە دەست پێ بکەم یەکەمین فێستیڤاڵی فیلمی مۆبایل لە شاری کەرکووک بەڕێوەچێ. بەڵێ بیرۆکە و بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە چۆن سەری هەڵاوە، چیان ئەوانی کە لە پشت ئەم بیرۆکەیەوەن؟ من پار بۆ بزانم مانگی هەشت بوو یان حەوت بوو کۆڕێکم جێڕا، کۆڕێکی فیلم سازی تر لەناو کۆڕەکەیە باسی ئەوم کردێ ماتوانین هاوکاری کۆمەڵێک لە فێرخوازان بکەین. ئەتر ئە لەوێ من دەست پێشخەریەکەم کرد باسی با بڵێن فێربوونی مۆبایل بە مۆبایلەکەت فیلمێکە توانی دروستکە یان ئەوەی کاتێ دروستیکەی وە کۆمەڵی پرۆژەی ترم لەوێ باس کرد. ئیتر دواتر سەنتەری ڕۆشنبیری و بە تایبەت هاوڕێ عەزیزم مامۆستا نەژاد نەجم ئەو دەست پێشخەری کرد و وتی ئەبێ ئەو خەونەبێنی نەدی و وەرکشۆپێکی وا بکەین. بەڵێ کەواتە پێش بیرۆکەی بەڕێوەچوونی یەکەم فێستیڤاڵی فیلمی مۆبایل لە کەرکووک وەرکشۆپێک بەڕێوەچووە. بەڵێ مامۆستا ئەگە بکرێت باسێکی ئەو وەرکشۆپەمان بۆ بکەیت، چەند فێرخواستیایە بەشدار بووە، دواتر ئایا کاری ئەوان لەسەر ئەو بنەمایی کە لە وەرکشۆپەکە بەشدار بوون دواتر هەڵبژێراون بۆ فێستیڤاڵی فیلمی مۆبایل لە کەرکووک؟ بەڵێ وەرکشۆپ نا تا ڕادەیە کە توانم بڵێم ئەمە ماستەر کلاسێ بوو. بەڵێ ئێمە لە پێشانەوەمان ناو وەرکشۆپ، بەڵام دوای گۆڕا 16 سەعات من وانەموتەوە، یعنی هەفتەی 2 ڕۆژ هەر ڕۆژی دووانە ئەمە لە مانگی دەیە. دواتر بۆ 3 هەفتە ئەم فێرخوازانە بەردەوام شەو ڕۆژ باوەڕتە بێ بەس کاتی خەوی لێ دەرچێ پەیوەندیان پێوا کردم، ڤیدۆکەیانە نرد من سەرنجمەیە ئەیا ئەچوونەوە چاکیانە کردەوە بەیانە نردمەوە. ئینجاوەتانی ئێستامە لەم هەفتەیە دواییە دو هەفتەیە بەردەوام هەمان شت. کەواتە مامۆستا سەرکەوت بەڕێوەچوونی ئەو ماستەر کلاسە بڵێ بووە هۆی ئەوەی کە یەکەم فێستیڤاڵی فیلمی مۆبایل لە کەرکووک بەڕێوە بچێ یاخو ڕێخۆشکەر بوو بۆ ئەم فێستیڤاڵە بەڕێوە بچێت لە داهاتوویەکی نزیکە؟ ئەلبەتە نزیکەی 25-26 فێرخواز بوون، سییانیان هەر لە سەرەتا وازیانێنە، هەر یەکەم ڕۆژ بووە بزانە هاتن و دوایی وازیانێنە. بەڵام ئەوانی تر کەوتنەوەی کە هەرچی تێبینێک مایە باسی هەرچی شتێکمە کرد، هەرچی ڕاهێنانێکم پیانەوت سێرمە کرد تەسویری جوانەکەن شتی باشەکەن، ئەویش خۆشەویستێکی گەورەیان بۆی هەبوو. ئەیتر دوایی بۆ هەموو قۆناغەکان هەر لە سیناریۆ نووسینەوە لە دۆزینەوەی بیرۆکەوە بەستمە بۆ ئەو پرسیارشکە مامۆستا ببوورە کەواتە بێجگە لە وێنەگرتن بابەتی بۆ نمونە مۆنتاژ و سیناریۆ و ڕەگەزە سەرەکیەکانی وێنەگرتنی فیلمیان خوێندووە لە ماستەر کلاسەکە. جاران ئێمە خەونمانە بینی ستۆدیۆیەکە بێ کامیرەیەکە بێ ئێمە بتوانین فیلمێکی پێ دروستکەین، بەڵام ئێستا ئەم تەلەفۆنە هەموو شتێکی تایە، ئەتوانی سیناریۆ بنووسی، چەند ئاپێکەیە ئەپلیکیشنێکەیە بەنگلیزی سیناریۆی تیا بنووسم، من خۆم تایە نووسم بەنگلیزی یەکسەر ئامادەیە بۆ فیلم. اینجا تەوان بە کوردی نییە، بۆ کوردیەکەی نابێ با بڵێن فێری بە ئەنالۆگ فێریانم کرد کە چۆن بینووسن. بێجگەلەوە تۆ تەسویری پێەکەی، ڤیدیۆی پێگری، بێجگەلەوە ئەپلیکیشنی مۆنتاژی تایە، ئیتر هەموو شتەکانی تیا یەک تۆ مامۆستا سەرکەوت لە هۆلیوود و لە ئەوروپاش هەر بە مۆبایل
فیلم وێنەی گیراوە شۆرت فیلم بێ یاخود فیلمی درێژ بێت مامۆستا سەرکەوت شێوازی بەشداریکردنی فیلمەکان لە یەکەم فێستیڤاڵی مۆبایل لە کەرکووک چۆنە؟ ئایا هەر ئەو خوێندکارانی کە لە ماستەر کلاسەکە بەشدار بوون بەرهەمەکانیان لە فێستیڤاڵەکە نمایشەکرێ و پیشانەدرێ یاخود بەرهەمی کەشتان وەرگرتووە لە دەرەوەی ماستەر کلاسەکە؟ ئەمە بەس هەوەی ناو ماستەر کلاسەکە بوو. یعنی بەری ڕەنجی ئەو فێرخوازانی ناوە بە فێستیڤاڵێک بەڵێ بۆیانمان کردووە بە فیستیڤاڵێک. مامۆستا هەر بە زمانی کوردیە فێستیڤاڵەکە یان فیلمی تایە بە عەرەبی بەڵام فێرخوازەکانم بە کوردی کورد بوون، عەرەب بوون، تورکمان بوون، گەلە زۆربەی جاروانەکانم بە عەرەبی پیانەوتەوە کە عەرەبەکان تێناگەشتن تورکمان و عەرەبەکان هەنێ جار تورکمانەکان کە پرسیارێکیانەکە سێرەکەم تورکمانە بەجیا ئەوە نییە بە تورکمانی بۆم ڕوو نەکردەوە تر بە هەر سێ زمانەکە. بەڵێ مامۆستا سەرکەوت بەنیازن ئەم فێستیڤاڵە لە ساڵەکانی داهاتووە پەرەی پەیوەند بۆ نمونە جگەلەوەی کە خۆت باسکردن خوێندکارانی لە ماستەر کلاسەکە بەشدار بوون بەرهەمەکانیان هاتووەتە ناو فێستیڤاڵەکەوە بۆ ساڵەکانی داهاتوو بەتەمانین ئەم فێستیڤاڵە گەورە بکەن بۆ ئەوەی چەند مانجە بەر لەوە ڕای بگەنن کە فیلم سازان ئەتوانن پێش ئەوە فیلمەکانیان بنێرن و بەشداری فێستیڤاڵی پێ بکەن. من بۆ خۆم بۆ کەرکووک بۆ هەموو کوردستان هەرجەیەکی کوردستان بێتەنانەت لەو ماوە بۆ ڕۆژاواش پلانیەکەم هەبوو بەڵام بۆ کەرکووک ئێستا دوای مانجێکی کە پێم بڵێن ئامادەم و ماستەر کلاسێکی کە بکەین بێجگەلەوە سلوبی کە هەیە هەر بۆ دروستکردنی فیلمەتوانین لە سلێمانی بیکەین نتوانین بۆ هەموو کوردستان بیکەین. یعنی ئەگە پرۆژەکە هاوکاری باشی لە پشتۆ بێ ئاسانکاری لە پشتۆ بێ من ئامادەم لە خزمەتام بە هیواین هاوکاریەکان بەردەوام بن بۆ ئەوەی لە کەرکووک ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیمانە چەندین بۆ نەو فێستیڤاڵی هونەری کولتوری بەڕێوە چووە ئەم فێستیڤاڵەش دڵنیامێکێکە بێت لە فێستیڤاڵە سەرکەوتوەکان لە شاری کەرکووک. مامۆستا سەرکەوت من هیچ شتێکم نەماوە ئەگەر شتێکم بیرچوو بێ خۆت یاخود پەیامێک تەبێت لە ڕێی گەشتی هەواڵ هونەریەکانەوە بە بینەرانی بڵێ. پێم وایە هەرەوەنە بەسە چونکە دواتر شتی کەمانە بێ و سنتەری ڕۆشنبیری کەرکووک هاوکارمان بوون لە ئیشەکە منیش وەکو پێگەی فیلم سازان و ئەلبەتە بە سپۆنسەری کورسات و سەتەلایتی کەرکووک و تر بزانین کوێیکەش سپۆنسەرمانە بن و زۆر سوپاستان دەکەم. بەڵێ مامۆستا سەرکەوتارەوە سەرپەرشتیاری یەکەمین فێستیڤاڵی فیلمی مۆبایل لە کەرکووک. سوپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت سەرکەوتوو بوونەکە هەمیشە. منیش زۆر سوپاس بۆ ماڵەکەی خۆمان. زۆر سوپاس. چاوەکەمی دووبارە بەخێر بن. سوپاستان دەکەم.